ئەمریکادا بە مەبەستی ناساندنی ئەنتۆلۆژیای شێعری ژنانی کوردستان بە زمانی فەڕەنسی کە لە ساڵی 2021دا لەلایەن دەستگای چاپ و پەخشی هارتمان بەشی میلەت و ئەدەبیاتی ڕۆژهەڵات بڵاوبۆتەوە و یەکێتی نووسەرانی کوردیش لە قیسلێمانی بە سەرپەرشتی شاعیر کەژاڵ ئەحمەدوو و هەروەها بە هەماهەنگی کۆمەڵێک لە نووسەر و دەستگا و لایەنی پەیوەندیدار کۆڕێکی شێعر خوێندنەوەیان بۆ کۆمەڵێک لا ژنانی شاعری کوردستان ڕێخست کە بە هەردوو زمانەکانی کوردی و فەڕەنسی بوو. ئەنتۆلۆژیای شێعری ژنانی کوردستان هەڵبژاردەیەکە لە شێعری 30 ژنە شاعیر لە پارچە جیاوازەکانی کوردستان. شێعرەکان لەلایەن شاعیری کورد دکتۆر ئەحمەدی مەلاوە کۆکراونەتەوە وەرگێڕاون. شاعیری فەڕەنسی نیکۆڵ بارێر پێشەکی بۆ کتێبەکە نووسیوە و نووسەر ژێرار شالیان هەڵی سەنگاتووە. پرۆژەکە لەلایەن دکتۆر نەزەند بەگیخانیەوە سەرپەرشتی کراوە و وەک بەڕێوەبەری بەشی ناوبراو لە دەستگای هارتمان لە پاریس کراوە. ئەنتۆلۆژیای شێعری ژنانی کورد بە زمانی کوردی و فەڕەنسی بڵاو دەکرێتەوە. تاریک تاریک دەفڕێ باڵەکە جگەرە کێشانی بانە لا